بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب مافەکانی ژن و مێرد لە ئیسلامدا. ئامادەکردنی نەوە محەممەد سعید. بەڵاوکردنەوەی نووسینگەی تەفسیر. خەت نەوزاد کۆیی. نەخشە سازی عیززەدین محەممەد عومەر. بەرگ ئەمین مخلص. ژمارەی چاپ سێیەم. ساڵی چاپ 1429 کۆچی بەرامبەر بە 2008 میلادی. تیراژ 3000 دانە. لە کتێبخانەی گشتی هەولێر ژمارەی سپاردنی 383 ساڵی 2006 دراوەتێ. خوێندنەوەی محەممەد کۆیی. کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. پێشەچی لاپەڕە 5. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين، وبعد. هاوسەری پەیوەندیەکی پیرۆزی نێوان ژن و پیاوە کە ئیسلام چەند یاسا و مافێکی چەسپاندووە بۆ بەردەوامی و بەختەوەری و ئاسوودەیی و سۆز و خۆشەویستی نێوانیان، هەروەها بۆ ئەوی ئەو مافانەی کە بەسەر یەکتریانەوە هەیە ببێتە کەتەلۆکی ژیانی ڕۆژانەیان تا خۆیانی پێپێوەر بکەن و ببێتە مای نەمانی کێشە و گرفتەکانیان، چونکە زۆر جار بەهۆی نەناسینی مافەکانەوە خلافات و گرفت دروست دەبێت کە دەبێتە ئاستەنگ لە بەردەم بەختەوەریاندا. ئەو مافانەی کە باز دەکرێن پێویستە هەرێک لە ژن و مێردی موسڵمانی مولتەزیم و شوێنکەوتەی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر خۆی پیادە بکات و لە خوای گەورە بترسێ لە بەجێنەهێنانی ئەم مافانە کە خوای بەخشندە و پێغەمبەری ئازیز دیاریان کردووە. لە خوای گەورە داواکارم تەقوامان پێ ببەخشێ و لە دینەکەی شارەزاترمان بکات و بتوانین گشتی یاساکانی ئیسلام پەیڕەو بکەین. نەوا محەممەد سعید، حەفدەی ڕەبیع الثانی 1429 بەرامبەر 23/4 2008. مافی ژن بەسەر مێردەکەی. لاپەڕە 7. دانهێنان بە مافەکانی ژن. پێویستە لەسەر پیاوی موسڵمان دان بە مافەکانی هاوسەرەکەی بهێنێ کە مافی بەسەرەوە هەیە. مافەکەش خوای گەورە بڕیاری لەسەر داوە وەک دەفەرموێ لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 228. ولهن مثل الذي عليهن بالمعروف. واتە ئافرەتان حەق و مافیان بەسەر پیاواندا هەیە بە چاکەکردن وەک چۆن لەسەریانە مافەکانی پیاو بە چاکەکردن بەجێبهێنن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ: ألا إن لكم على نسائكم حقا ولنسائكم عليكم حقا. رواه الترمذي. واتە پیاوان ئێوە مافتان بەسەر ئافرەتەکانتان هەیە، هەروەها ئافرەتانیش مافیان بەسەرتانەوە هەیە. لەبەر ئەوە پیاوی موسڵمانی ڕۆشنبیر و تێگەیشت و هەردەم هەوڵی بەجێهێنانی مافەکانی هاوسەری دەدات، چونکە بەجێهێنانی مافەکانی ژن خۆشەویستی و ڕێز و میهرەبانی و بەسۆزی دەستەبەر دەکات کە ئەمەش بنەمای بەردەوامی ژیانی ژن و مێردی ئاسوودەیە. خوای گەورەش دەفەرموێ: وجعل بينكم مودة ورحمة. واتە خوای گەورە لە نێوان ژن و مێرددا خۆشەویستی و ڕێز و سۆز و میهرەبانی دروست کردووە. ئەمەی باس کراوە وەک سەرەتایەکی بەڵگەی شەرعی مافەکانی ژن بوو. جا مافەکانی ژن بەسەر مێردەکەی بریتین لە: یەکەم، گوزەران و ڕەفتارکردنی بەچاچی. پێویستە پیاوی موسڵمان لەگەڵ هاوسەرەکەی بەباشی گوزەران بکات و ڕەفتاری جوان بێت لەگەڵیدا، وەک خوای گەورە دەفەرموێ لە سوورەتی ئەنیسا ئاەتی 19: وعاشروهن بالمعروف. واتە بە چاکە و بەباشی گوزەرانیان لەگەڵدا بکەن. پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەفەرموێ: خەیڕکم خەیڕکم لأهله وأنا خەیڕکم لأهلی. رواه الطبراني. واتە باشترین کەستان ئەو کەسەیە کە لەگەڵ هاوسەرەکەی باش بێ، منیش لە هەمووتان باشترم بۆ هاوسەرەکەم. کاتێک ئیمام عەلی داخوازی فاتیمەی کچی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا پێی فەرموو: هي لك أن تحسن صحبتها. واتە فاتیمە بۆ تۆ بە مەرجێ بەباشی ڕەفتاری لەگەڵدا بکەیت. هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ: أكمل المؤمنين إيمانا أحسنهم خلقا وخيارهم خيارهم لنسائهم. واتە کاملترین بڕوای بڕوادار ئەوەیە کە ڕەوشی لە هەمان جوانتر بێ
باشترینیشتان ئەوانن کە لەگەڵ هاوسەرەکانیان ڕەفتاریان جوانە. هەروەها دەفەرمێ ئەلا وەستەوسڵ بالنیسائی خەیڕا، واتە ئامۆژگاریتان دەکەم لەگەڵ ئافرەتان بە باشی هەڵسو کەوت بکەن و بۆیان باش بن. بە باش ڕەفتارکردن لەگەڵ خێزان بریتیە لە قسە خۆشی و نەرمونیانی و گاڵتەکردن لەگەڵی ڕووخۆشی و پێکەنین. دیارە ئەمەش سیفەت و کاری پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم لەگەڵ هاوسەرەکانی و پێویستە گشت مسلمانێکی ملتەزیم سیفەتی بەم شێوەیە بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ خێزانەکانی پیادەی کردووە. ئەوە تا لە تەفسیری ئیبن کەثیردا هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە جوانی ڕەفتاری دەکرد، هەردەم ڕووخۆش بوو، گەمە و گاڵتەی لەگەڵ خێزانەکەی دەکرد و نەرمونیان بوو، خەرجی بۆ زیاد دەکردن، هەروە بە قسەی خۆش هاوسەرەکانی بە پێکەنین دەهێنان. هەر کە نوێژی خەوتنانی دەکرد دەچووەوە ماڵێ و لەگەڵ هاوسەرەکەی کەمێک قسەی خۆشی دەکرد. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم کردەوە جوانانە شادمانی دەکردن. دووەم، پێویستە لەسەر پیاوی مسلمان بە چاوی ڕێزەوە سەیری هاوسەرەکەی بکات، نابێ قسەی ناشیرن و زنەوی پێ بدات و نابێ لێی بدات، چونکە لێدان لە ئافرەت خوڕەوشتی مسلمانی ملتەزیم نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ ولا تضرب الوجه ولا تقبح ولا تهجر إلا في البيت، رواه أحمد وأبو داود. واتە لە دەموچاوی ئافرەت مەدەن و قسەی ناشیرنی پێمەڵێن. هەروەها دەفەرموێ وەلەن یەضریبە خیارکم، واتە باشترین پیاوتان ئەوەیە کە لە هاوسەرەکەی نەدات. هەروەها دەفەرموێ ولا تضربوا إماء الله، واتە لە ژنان مەدەن. خاتو عائشە ڕەزای خوای لێبێ دەفەرموێ ما ضرب رسول الله صلى الله عليه وسلم خادما له ولا امرأة، واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرگیز لە خزمەتکار و لە ئافرەتی نەداوە. جاکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئافرەتی نەدابێ، پێویستە لەسەر مسلمانان لە هاوسەرەکانیان نەدەن و کەسایەتی خۆیان لەدەست نەدەن. ئەو مسلمانانش کە بەڵگە بۆ خۆی دروست دەکات کە گوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لا يسأل الرجل فيما ضربه امرأته، واتە پیاوپرسیاری لێ ناکرێت دەربارەی ئەوەی کە لە ژنەکەی دەدات، ئەوە ئەم فەرمودەیە ضعیفە و کاری پێ ناکرێت. ئەو لێدانش کە خوای گەورە لە قورئاندا باسی دەکات بۆ قۆناغێکە کە ئافرەت تووشی نشوز دەبێت، واتە سەرپێچی مێردەکەی دەکات لە چاکەکاری و جێبەجێ نەکردنی مافەکانی، کە ئەمەش لە سێم قۆناغ بەکاردێت. قۆناغی یەکەم مێردەکەی ئامۆژگاری دەکات کە لەخوا بترسێ و مافەکانی جێبەجێ بکات و سەرپێچی نەکات، ئەجینا خوای گەورە لێی ڕازی نابێت. جا ئەگەر ئامۆژگاری سوودی نەبوو، اینجا قۆناغی دووەم بەکاردێت کە بریتیە لەسەر جێوی نەکردن. گەر ئەمەش سوودی نەبوو، اینجا قۆناغی سێم کە لێدانە پیادە دەکرێت. بەڵام چۆن لێدانێک کە لە دەم و چاوی نەدات و هیچ ئەندامێکی لەشی نەشچێنێ. لێدانەکەش بە مەبەستی تەمبێکردن و هەڵە ڕاستکردنەوە بێت، نەک بە مەبەستی تۆڵەسەندنەوە. با لێدانەکە بەسەرین و پشتی بێت و لەسەر قەرەوێڵەی نووسم بێت تاوەکو ببێتە گەمە و یاری کە کۆتاییەکەی بە سڵح کۆتایی بێت. سێم، لەسەر پیاوی مسلمان پێویستە خواردن و خواردنەوە و پۆشاک و جلوبەرگ و خانوو لەسەر بنچینەی حەڵال بۆ خێزانەکەی دابین بکات بەبێ منەتکردن و بە چاودادانەوە. قال رجل من الصحابة يا رسول الله ما حق زوجة أحدنا عليه؟ قال أن تطعمها إذا طعمت وتكسوها إذا اكتسيت. واتا یەکێک لە هاوڵان گوتی ئەی پێغەمبەری خوا، مافی خێزانی هەر یەکێکمان بەسەرمانەوە چییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خواردنی بۆ دابین بکەیت و پۆشتەی بکەیت. هەروەها پێغەمبەر هانی مسلمانان دەدات کە بژێوی خێزانەکەی بدات، چونکە خێر و سەدەقەی بۆ دەنووسرێ. بۆیە دەفەرموێ إذا أنفق الرجل على أهله نفقة يحتسبها فهي له صدقة. واتە گەر پیا و بژێوی خێزانەکەی بدات لە پێناوی خوای گەورە، ئەوە بۆی بە خێر و سەدەقە دەنووسرێ. چوارەم، پێویستە لەسەر پیاوی مسلمان چاوپۆشی لە هەڵە و کەم و کورتیەکانی هاوسەرەکەی بکات و تەحەمۆلی ناڕەزاییەکانی بکات و لێی ببورێ، چونکە گەر حەزی بە هەندێ ڕەوشتی خێزانەکەی نەکرد، ئەوە هەندێ ڕەوشتی جوانی تری هەیە کە پیاو ڕازی دەکات. وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر، صحيح مسلم. واتە
پیاوی بڕوادار باڕق و چینی نەبێت بە ئافرەتی بڕوادار گەر لە ڕەوشتێکی ڕازی نەبوو ئەوە ڕەوشتێکی تری بەدڵە و ڕازی دەکات. پێویستە پیاوی مسلمان ڕەچاوی دەرونی ئافرەت بکات کە لە هەندێک حاڵەتدا دووچاری گرفت و نەخۆشی و لە بیرچوون دەبێت، وەک حاڵەتی بێنوێژی کە کار دەکاتە سەر دڵ و دەروون و جەستە و تێکدانی میزاجی ئافرەت. وێنەیەک لە چاوپۆشی لە کتێبی ئەلئیسلام وەالحەیات الجنسیەی دکتۆر مەحموود شەریفدا هاتووە پیاوێک بە مەبەستی سکاڵاکردن لە دەنگ بەرزکردنەوە و دەمدرێژی خێزانەکەی چوو بۆ لای ئیمامی عومەر لە ماڵەکەیدا. جاکە گوێی لە خێزانەکەی ئیمامی عومەر بوو زمان درێژی دەکرد کە ئەویش بێدەنگ بوو وەڵامی نەدەدایەوە، کابرا دەڕوات ئیمامی عومەر بانگی دەکات و پێی دەڵێت براکەم هیچ ئیشت هەبوو؟ گوتی هاتووم سکاڵای خێزانەکەمت لەدا بکەم، بەڵام گوێم لە خێزانەکەت بوو کە بە هەمان شێوە زمان درێژی دەکرد. ئیمامی عومەر فەرمووی لەبەر چەند مافێک تەحەمولی قسەکانیم کردووە کە بەسەرمەوەی هەیە، لەبەر ئەوەی بۆتە چێژ لێنەر و جلشۆ و شیردەری منداڵەکەم کە ئەمانە هیچی لەسەر نییە بیکات، هەروەها داوێنم لە حەرام دەپارێزێ، کەواتە براکەم تەحەمولی بکە. پێنجەم، پێویستە لەسەر پیاوی مسلمان پارێزگاری لە شەڕەف و ناموس و ئابڕووی خێزانەکەی بکات، نەهێڵێت سفور بێ و تێکەڵی پیاوی بێگانە بکات، نەهێڵێت تەوقە لەگەڵ پیاوی بێگانە بکات، ڕێگانەداد لە فەرمانەکانی خوا و پێغەمبەر لابدات، بەڵکو دەبێت جێبەجێی بکات چونکە پیاو بەرپرسیارە لە خێزانەکەی، وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ حتى يسأل الرجل عن أهل بيته، واتە پیاو سەبارەت بە خێزانەکەی لێ دەپرسرێتەوە. هەروەها دەفەرموێ الرجل راع في أهله وهو مسؤول عن رعيته، متفق عليه. واتە پیاو بەرپرسیارە لە خێزانەکەی و بەرپرسیارە لە ماڵ و منداڵی، کەواتە دەبێ پیاوی مسلمان فەرمان بە خێزانەکەی بکات، دینی خوا پیادە بکات و پارێزگاری لە نوێژەکان بکات، وەک خوای گەورە دەفەرموێ وأمر أهلك بالصلاة واصطبر عليها، واتە فەرمان بە خێزانەکەت کە بە نوێژکردن و بەردەوام بە لەسەر ئەم فەرمانە کە لە کاتی خۆی ئەنجام بدرێت. شەشەم، پێویستە لەسەر پیاوی مسلمان مافی خێزانەکەی بدات لە شارەزابوون و فێربوونی دینی خوا و لەسەر ئەم فێربوونە هانی بدات. جا ئەگەر خۆی نەیتوانی بەم کارە هەڵسێ، ئەوا دەبێت ڕێگە بە خێزانەکەی بدات بە ئامادەبوون لە کۆڕی شەرعی و فێربوون لە مزگەوتەکان بە مەبەستی شارەزابوون لە دینی خوا. دیارە زانستی شەرعی فەرزە لەسەر پیا و ژن، وەک پێغەمبەر دەفەرمێ طلب العلم فريضة على كل مسلم، رواه مسلم. سەبارەت بە ڕێگەنەگرتن دەفەرمێ إذا استأذنت المرأة أحدكم إلى المسجد فلا يمنعها، واتە گەر خێزانی هەرێکێک لە ئێوە ئیزنی خواست بۆ چوونە مزگەوت با ڕێگەی لێ نەگرێت. هەروەها دەفەرمێ لا تمنعوا إماء الله مساجد الله، واتە ڕێگە لە ئافرەتان مەگرن لە چوونیان بۆ مزگەوتەکان. حوتەم، پێویستە لەسەر پیاوی مسلمان ڕێگە بە هاوسەرەکەی بدات سەردانی دایک و باوک و خزم و کەس و کار و دراوسێکانی بکات، چونکە سەردانیکردنیان لە ئیسلامدا بە واجب دانراوە و مای بەدەستهێنانی بەهەشتە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يدخل الجنة قاطع، واتە ئەو کەسەی پەیوەندی خزمایەتی بپچڕێنێ ناچێتە بەهەشت. جا پیاوی جوامێر و مسلمان ڕێگە بە خۆی نادات هاوسەرەکەی تووشی گوناهی ئاوا گەورە ببێ. هەشتەم، پێویستە لەسەر پیاوی مسلمان نهێنی و عیب و کەم و کورتی هاوسەرەکەی بپۆشێ و لای هیچ کەسێک باسی نەکات، بە تایبەتی نهێنی سەرجێیی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو جۆرە کەسانەی بە خراپترین کەس داناوە لە ڕۆژی قیامەت، وەک دەفەرموێ إن من شر الناس عند الله منزلة يوم القيامة الرجل يفضي إلى امرأته وتفضي إليه ثم ينشرها، رواه مسلم. واتا خراپترین کەس لە لای خوای گەورە لە ڕۆژ قیامەت ئەو پیاوەیە کە نهێنی سەرجێیی لەگەڵ ژنەکەی و ئافرەت لەگەڵ مێردەکەی لە ناو خەڵکی بڵاو دەکاتەوە. نۆیەم، پێویستە لەسەر پیاوی مسلمان وەک مافی بەسەریەوە هەیە وەک هاوبەشی ژیان ڕاوێژ بە هاوسەرەکەی بکات، بە تایبەتی ئەو کارانەی تایبەتە بە ژیانیان. لە جوامێری پیاویشە دان بەو مافە دابنێت و کەسایەتی لە لای هاوسەرەکەی بەرز بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک بۆ لەو کەسانەی ڕاوێژی بە هاوسەری خۆی کردووە. ئەوە بوو کاتێک لە نووسینی سڵح الحودەیبیە بووە و بە هاوڵەکانی فەرمووە
قوربانیکانتان سەر ببڕن و سەرتان بتاشن. بەڵام هیچ کەسێک ئەم فەرمانەی جێبەجێ نەکرد. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم چووە لای سەلەمەی هاوسەری ڕووداوەکەی بۆ جێڕایەوە. سەلەمەش گوتی تۆ لە پێشچاوی ئەواندا قوربانیەکەت سەر ببڕە و سەرت بتاشە. پێغەمبەری صلی الله عليه وسلم بە قسەی سەلەمەی کرد. پاشان موسڵمانەکان کە ئەمەیان بینی ئەوانیش هەستان قوربانیەکانی خۆیان سەر بڕی و سەریان تاشی. ئەوە بوو ئەم ڕاوێژەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هاوسەرەکەی خێرێکی گەورەی بەدووادا هات. بەڵام لە ناو خەڵکی ئەوام ئەوە باوەکە دەڵێ پرس بەژن بکە و بە قسەی مەکە. گوایە ئەمە فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم شاویرهن وخالیفوهن. ڕاستەکەی ئەمە بە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵبەستراوە و مەوضوعە. دەیەم لە مافی ئافرەتە بەسەر مێردەکەی ڕاستەوخۆ دوای نوێژە ئیشا بگەڕێتەوە ماڵەوە. نابێ شەوانە بە درەنجی بچێتەوە ماڵ و کات بە بێسوود لە دەرەوەی ماڵ بەسەر ببات، چونکە درەنگ هاتنەوە ماڵ دڵە ڕاوچێ و چەندەها گومان بۆ خێزانەکەی دروست دەکات و هەراسانی دەکات کە کار دەکاتە سەر دڵ و دەرونی. هەروەها دەبێ هەستی خێزانەکەی ڕابگرێ و فەرامۆشی نەکات. دیارە درەنگەڕانەوە بۆ ماڵ نیشانەی فەرامۆشکردنە کە دەبێتە هۆی سستبوونی پەیوەندی خۆشەویستی ژن و مێرد. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناڕەزایی دەردەبڕێ بەرامبەر بە عەبدوڵای کوڕی عومەر کە شەوان درەنگ دەچۆوە ماڵەوە و نەدەچۆ لای خێزانەکەی. جا پێی فەرموو ئینە لیزەوجیکە عەلەیکە حەقا، واتە هاوسەرەکەت مافی بەسەرتەوە هەیە. لەو مافەش ئەوەیە کە لەگەڵی جوود ببێ، بۆیە پێویستە لەسەر پیا و خێزانەکەی لە جوودبوون تێر بکات وەک چۆن لە سەرەتی لە نان و خواردن تێری بکات. کەواتە نابێ پیا و ئەم مافە فەرامۆش بکات، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ناڕازی بووە بەو کەسانەی خۆیان لە هاوسەرەکانیان دوور خستۆتەوە و لەگەڵیاندا جوود نەبوون بە بیانی و خۆ یەکلاکردنەوە بۆ عیبادەت. 11 پێویستە پیاوی موسڵمان خۆی بۆ هاوسەرەکەی جوان بکات و خۆی بۆن خۆش بکات. ئیبن عەباس دەفەرمێ ئینی ئوحب ئەن ئەتەزەیەنە للمەرئە کەما ئوحب ئەن تەتەزەیەنە لی، واتە حەز دەکەم خۆم بۆ هاوسەرەکەم جوان بکەم هەر وەک چۆن حەز دەکەم خۆیم بۆ جوان بکات. هەروە نابێ خواردنی بۆ ناخۆشی وەک سیر و پیاز و کەوەر و هاوشێوەیان بخوات، چونکە بۆنی ناخۆش دەبێتە هۆی دوورکەوتنەوە و بێزران. 12 پێویستە لەسەر پیاوی موسڵمان گەر لە ژنێک زیاتر هاوسەری هەبوو دادگەریان لە نێواندا جێبەجێ بکات. دادگەریش لە خواردن و خواردنەوە و جلوبەرگ و خانوو و نۆرەمانەوە جێبەجێ دەکرێت. بەڵام لە خۆشەویستیدا دادگەری جێبەجێ ناکرێت، چونکە لە سەروی ویستی مرۆڤە. تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیتوانیوە هەموو هاوسەرەکانی وەک یەک خۆش بێت. پێغەمبەر دەفەرمێ من كانت له امرأتان فلم يعدل بينهما جاء يوم القيامة أحد شقيه ساقطا أو مائلا. واتە هەر پیاوێک دوو ژنی هاوسەر بوو دادگەری لە نێوانیاندا جێبەجێ نەکات ئەوا لە ڕۆژی قیامەت بەشانی خوارەوە دێتە پێش. شەوکانی شەرعناس سەبارەت بەم فەرمودەیە دەڵێ ئەمە بەڵگەیە لەسەر مەیللادان بە لای ژنێکی ترەوە لەلایەنی ئەو شتانەی کە پیاو پێی دەکرێت ئەنجامی بدات وەکو نۆرەمانەوە و خواردن و جلوبەرگ. جا ئەگەر پیاو دادگەری لە نێوان هاوسەرەکانی جێبەجێ نەکرد ئەوا دەبێتە پیاوێکی زستەمکار و زاڵم کە خوای گەورە زوڵمی حەرام کردووە و ئەو هەڕەشانی سەبارەت بەستەمکاران هاتووە پیاوی نادادگەریش دەگرێتەوە. جا ئەوانەی باسکران چەند مافێکی ژن بوو بەسەر پیاوان کە ئیسلام فەرمان دەکات ئەو مافانە بەبێ کەم تەرخەمی جێبەجێ بکرێ تاوەکو ژیانێکی بەختەوەری ژن و مێردایەتی لەگەڵ یەکتری ببرێتە سەر. کەواتە هاوسەری موسڵمان گەردەتەوێ سۆز و هەست و سەرنجی خێزانەکەت بۆ لای خۆت ڕابکێشی ئەم مافانە جێبەجێ بکە. مافی پیاو بەسەر ژنەکەی لاپەڕا 27 دیارە پیاویش چەند مافێکی بەسەر ژنەکەیەوە هەیە کە دەبێ ئافرەتی موسڵمان جێبەجێ بکات. گەربیەوێ بەهەشتی خوای گەورەی دەستکەوێ، چونکە بەهەشت بە ڕەزامەندی مێردەکەی بەندە. وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إذا صلت المرء خمسها وصامت شهرها وحفظت فرجها وأطاعت زوجها قيل لها دخول الجنة من أي أبوابها شئت. واتە گەرژن 5 نوێژەکانی ئەنجام دا و مانجی ڕەمەزان بە ڕۆژوو بوو، داوێنی خۆی لە خراپە پاراست و گوێڕایاڵی مێردەکەی لە چاکە کرد،
ئەوە پێی دەگوترێ بڕۆ بۆ بەهەشت لە هەر دەرگایەکەوە کە ئارەزووی دەکەی. هەروەها دەفەرموێ أيما امرأة ماتت وزوجها عنها راض دخلت الجنة. واتا هەر ژنێک بمبرێ و مێردەکەی لێ ڕازی بێت دەچێتە بەهەشتەوە. ئافرەتێک دەچێتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ هەندێک پێویستی. پێغەمبەری خوا پێی دەفەرموێ مێردت هەیە؟ ئەویش دەڵێ بەڵێ. پێغەمبەر ئاگاداری دەکاتەوە کە سەرپێچی نەکات، چونکە سەرپێچیکردنی ئاگر و گوێڕایەڵیکردنی بەهەشتی پێدەست دەکەوێت کە دەفەرموێ فإنه جنتك ونارك. واتا ئەو بەهەشتی تۆیە و هەروەها ئاگری تۆیە. ودەفەرموێ اثنان لا تتجاوز صلاتهما رؤوسهما وامرأة عصت زوجها حتى ترجع. واتا دوو کەس نوێژەکەیان لەسەریان زیاتر بەرز نابێتەوە. یەکێکیان ئافرەتێکە کە سەرپێچی مێردەکەی دەکات لە تاکەدا تا ئەو کاتێ دەگەڕێتەوە و پەشیمان دەبێتەوە. مافەکانی پیاو بەسەر ژنەکەی ئەمانن. یەکەم، پێویستە لەسەر ئافرەتی مێرداری مسلمان گوێڕایەڵی مێردەکەی بکات لە هەموو شتێکدا گەرگوناه و تاوان نەبێ، چونکە گوێڕایەڵی دەبێت تەنها لە چاکەکاریدا بکرێت. پێغەمبەر دەفەرموێ لا طاعة لمخلوق في معصية الخالق. واتە گوێڕایەڵی بۆ کەسێک نییە گەر ئەو کەسە لە سەرپێچی خوادا بێت. جا ئەگەر داوای فڕەدانی سەرپۆش یان دەرخستنی ڕازاوەیی بۆ پیاوی بێگانە لێ بکات، یان بیەوێ لە کاتی حەیزدا لەگەڵی جوود ببێ، یان لە دواوە بچێتە لای، نابێت گوێڕایەڵی بکات. وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من أتى حائضا أو امرأة في دبرها أو كاهنا فصدقه بما يقول فقد كفر بما أنزل على محمد. واتا هەر پیاوێک لەگەڵ ژنی حەیزدار جوود ببێ، یان بچێتە لای ژنەکەی و لە دواوە لەگەڵی جوود ببێ، یان بچێتە لای فاڵچیەک و بڕوای پێ بکات، ئەوە باوەڕی بەوە نییە کە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە. هەروەها دەفەرموێ ملعون من أتى امرأة في دبرها. واتا ئەو کەسە لە ڕەحمەتی خوا بێبەشە کە لە دواوە دەچێتە لای ژنەکەی. دووەم، پێویستە لەسەر ئافرەتی مێرداری مسلمان شەڕەف و ئابڕووی مێردەکەی بپارێزێ و پارێزگاری لە ماڵ و سامان و کەلوپەلی ناوماڵ و چاودێری منداڵەکانی بکات. خوای گەورە دەفەرموێ فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. واتا ئافرەتی صالحە ئەوانن کە گوێڕایەڵی مێردەکانیان دەکەن کاتێک مێردەکانیان لەلایەن نابن، ئابڕوو و ماڵ و منداڵیان دەپارێزن. پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرموێ والمرأة راعية في بيت زوجها ومسؤولة عن رعيتها. واتا ژن لە ماڵی مێردەکەی بەرپرسیارە، هەروە لە ماڵ و منداڵەکەشی بەرپرسیارە. سێیەم، پێویستە لەسەر ئافرەتی مێرددار خۆی بۆ مێردەکەی جوان بکات و ڕووبەخەندە و قسە خۆش بێت و گرژ نەبێت و ببێتە مای حەساندنەوەی مێردەکەی و زمان درێژی لەسەر نەکات. هەروەها بە شێوەیەک خۆی نیشانی مێردەکەی نەدات کە مێردەکەی حەزی پێ ناکات، چونکە پیاو حەز دەکات هەردەم خێزانەکەی خۆی بۆ جوان بکات و جلوبەرگی بۆ لەبەر بکات کە خۆی حەزی پێ دەکات و چاوی پێڕوون دەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خير النساء من تسرك إذا أوصرت وتطيعك إذا أمرت وتحفظ غيبتك في نفسها ومالك. واتا باشترین ئافرەت ئەو ئافرەتەیە کە تەماشات کرد دڵت خۆش بکات و بە قسەت بکات، کاتێکیش لە ماڵەوە نابیت خۆی و داراییت دەپارێزێ. دیارە خۆجانکردن و بۆن خۆشی یەک لەو شتانەیە پیا و دڵی پێخۆش دەبێت و خۆشەویستی بۆ زیاتر دەبێت، چونکە پیا وا هەز دەکات کە هاوسەرەکەی ڕێزی دەگرێت و گرنگی پێدەدات. ئیبن عەباسیش دەفەرمێ حەز دەکەم خۆم بۆ خێزانەکەم جوان بکەم وەک حەز دەکەم ئەویش خۆی بۆ من جوان بکات. بەڵام جەیداخە زۆر لە ئافرەتان ئەم مافە گرنگیان فەرامۆش کردووە، بە شێوەیەک خۆیان نیشانی مێردەکانیان دەدەن کە بە جلێکی چێشتاوی و بە قژیەکی ئاڵۆزاوی کە دەبێتە هۆی دوورکەوتنەوەی مێردەکانیان. ئەو جۆرە ئافرەتانە وا دەزانن لە خواترسان ئەوەیە کە خۆی فەرامۆش بکات و جلی جوان و ڕازاوە بۆ مێردەکەی نەکات و خۆی کزۆڵ بکات، کەواتە ئافرەتی لە خواترس دەبێ ئارەزووی مێردەکەی بێنێتە دی و خۆی بۆ جوان بکات و چاوی تێر بکات. چوارەم، پێویستە لەسەر ئافرەتی مێردار هەر کاتێک مێردەکەی داوای سەرجەیی و جوودبوونی لێکرد یەکسەر بەدەم داواکەیە و بچێت و سەرپێچی نەکات، با ئەو کاتەش کاتی نانکردن بێت، چونکە ئەمە کارێکی زۆر هەستیارە و دەبێت جێبەجێ بکرێت. ئەجینە ئافرەتەکەەوە بەر خەشم و تووڕەیی خوای گەورە و
لعنەتی فریشتەکان دەکەوێت وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ والذي نفسي بيده ما من رجل يدعو امرأته إلى فراشه فتأبى عليه إلا كان الذي في السماء ساخطا عليها حتى يرضى عنها. واتا سوێن بەو کەسەی گیانمی بەدەستە هەر پیاوێک داوا لە خێزانەکەی بکات بۆ سەرجێیی و خێزانەکەی قەدەغەی بکات و بەدەم داواکەیەوە نەچێت ئەوە خوای گەورە لێی تووڕەیە هەتا ئەو کاتەی مێردەکەی لێ ڕازی دەبێت. هەروەها دەفەرمێ إذا دعا الرجل امرأته إلى فراشه فلم تأته فبات غضبان عليها لعنتها الملائكة حتى تصبح. واتا گەر پیا و داوای لە ژنەکەی کرد بۆ سەرجێیی و خێزانەکەشی بەدەم داواکەیەوە نەچێ و پیاوەکەی لێی تووڕە ببێ ئەوە هەتا بەیانی فریشتەکان لعنەتی لێ دەکەن. و هەروەها دەفەرمێ إذا دعا الرجل زوجته لحاجته فلتأته وإن كانت على التنور. واتا گەر پیا و داوای لە هاوسەرەکەی کرد بۆ جودبوون بە هاوسەرەکەی بەدەمیەوە بچێت ئەگەر لەسەر تەندور و سێری نانکردنیش بێت. کەواتە ئافرەتی ساڵیحە ئەو ئافرەتەیە خۆی لە هەموو ئەو هەڕەشانە دەپارێزێت و مێردەکەی ڕازی دەکات و ناهێڵێ مێردەکەی تووشی داوێن پیسی ببێت یان تووشی ڕوانینی حرام ببێت. پێنجەم مافی پیا و لەسەر ژنەکەی ئەوەیە بەبێ ئیزنی ئەو نەچێتە دەرەوە گەر بۆ مزگەوتیش بێت. ئەوە تا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ حقه عليها أن لا تخرج من بيتها إلا بإذنه. واتا مافی پیا و لەسەر خێزانەکەی ئەوەیە ببێ ئیزنی ئەو لە ماڵ نەچێتە دەرەوە. هەروەها لە فەرمودەیەکی تردا دەفەرمێ ولا تخرج من بيتها إلا بإذنه فإن فعلت لعنتها ملائكة السماء وملائكة الرحمة وملائكة العذاب حتى ترجع. واتا ئافرەت بەبێ ئیزنی مێردەکەی نەچێتە دەرەوە گەر چووە دەرەوە فریشتەکانی ئاسمان و فریشتەکانی ڕەحمەت و فریشتەکانی عەذاب لعنەتی لێ دەکەن تا ئەو کاتی دەگەڕێتەوە. شەشەم مافی پیا و لەسەر ژنەکەی ئەوەیە بەبێ ئیزنی ئەو کەسێک نەیەتە ماڵەکەی کە خۆی حەزی پێ ناکات. عن أبي هريرة أن رسول الله صلى الله عليه وسلم قال ولا تأذن في بيته إلا بإذنه. واتا حەڵاڵ نییە بەبێ ئیزنی مێردەکەی هیچ کەسێک بێتە ماڵەکەی. کەواتە گەر پیا و حەزی نەکرد فڵان بێتە ماڵەکەی با هاوسەرەکەی نەهێڵێ ئەو کەسە بێتە ماڵەکەی. هەفتەم پێویستە لەسەر ئافرەتی مێردار بەبێ ئیزنی مێردەکەی ڕۆژی سونەت نەگرێ گەر بە ڕۆژوو بوو مێردەکەی بۆی هەیە پێی بشێنە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يحل للمرأة أن تصوم وزوجها شاهد إلا بإذنه. للروايات اشتردا دفرمي لا تصوم المرأة وزوجها شاهد يوما من غير رمضان إلا بإذنه. بلام أجر مردكي تسو سفر أو أبوي هي بروجو ببه بلام بروجو فرز وقر رمضان إذني مردي بيويزنية. هشتم ئافرەتی مێردار نابێ ببێ ئیزنی مێردەکەی لە ماڵی مێردەکەی ببەخشێ و خەرج بکات وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ولا تنفق امرأة شيئا من بيت زوجها إلا بإذن زوجها قيل ولا الطعام قال ذلك أفضل أموالنا. واتا ژن لە ماڵی مێردەکەی نابێ هیچ شتێک لێ ببەخشێ مەگەر بە ئیزنی مێردەکەی نەبێت. گوتیان خواردەمەنیش فەرمووی ئەمە باشترین ماڵمانە. نۆیەم گەر ئافرەت ماڵ و سامانی هەبوو یارمەتی مێردەکەی دا و بۆ منداڵەکانی خەرج کرد نابێ منەت لەسەر مێردەکەی بکات. منەتکردن سیفەتێکی زۆر ناشرینە و دەبێتە هۆی لە دەستدانی پاداشت و خوای گەورەش بە چاوی ڕەحمەت تەمەشای منەتکاران ناکات. وەک خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. واتە ئەی ئەو کەسانەی بڕواتان هێناوە خێر و سەدەقەکانتان بە منەت و گوتنەوە و بەڕووداداندا بەتاڵ مەکەنەوە. پێغەمبەری صلی الله عليه وسلم دەربارەی ئەوانەی چاکە لەگەڵ خەڵکی دەکەن و پاشان بە چاویان دادەدەنەوە دەفەرمێ ثلاثة لا يكلمهم الله يوم القيامة ولا ينظر إليهم ولا يزكيهم ولهم عذاب أليم. قال فقرأها رسول الله صلى الله عليه وسلم 3 مرات. قال أبو ذر خابوا وخسروا من هم يا رسول الله؟ قال المسبل والمنان والمنفق سلعته بالحلف الكاذب. لم فرمودەیە دەردەکەوێ کە منەتکەر یەک لەو کەسانەیە کە خوا لە ڕۆژی قیامەت قسەیان لەگەڵ ناکات و تەمەشایان ناکات و پاچیان ناکاتەوە سزای بە ئێشیان بۆ هەیە. دەیەم پێویستە لەسەر ئافرەتی مێردار
ئارام لەسەر هەژاری مێردەکەی بگرێ و بەکەم ڕازی بێت و قەناعەت بکات بەوەندەی کە هەیە. داوای شتێک لە مێردەکەی نەکات کە لەسەر و توانای ئەودایە. خوای گەورە دەفەرمێ سەیەجعل الله بعد عسر یسرا، واتە خوای گەورە دوای ناخۆشی و گرانی خۆشی بە دوای دادێنێ. دیارە قەناعەتیش گەنجینەیە کە و لە ناو ناچێت. القەناعەت کەنز لا یەفنە. یازدەم، پێویستە لەسەر ئافرەتی مێردار هەڵسێ بە چاکپەروەردەکردنی منداڵەکانی بەهێمنی و لەسەر خۆی و نەرمونیانی و تووڕە نەبوون لێیان و نەگوتنی قسەی ناشیرن و زنێونەدان و دوعای خراپ نەکردن لێیان، چونکە بەم ڕەفتارانە ئازار بە دڵی مێردەکەی دەگات. پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تؤذين امرأة زوجها في الدنيا إلا قالت زوجته من حور إن لا تؤذيه قاتلك الله فإنما هو دخيل عندك يوشك أن يفارقك إلينا. واتا لدنیا دا هر ئافرەتێک ئازاری مێردەکەی بدات ئەوە ئەو حۆریەی کە بە هاوسەر دانراوە بۆ ئەو پیاوە دەڵێ ئازاری مەدە هەیخوا بتکوژێ، ئەو پیاوە لای تۆ ئەمانەتە، هێندەی نەماوە لە لات و بێتە لامان. دوازدەم، یەکێک لە مافی مێرد بەسەر ئاهاوسەرەکەیەوە ئەوەیە ڕێزی دایک و باوک و خزمەکانی بگرێ و ڕەفتاری لەگەڵیاندا جوان بێ. پیاویش بە هەمان شێوە ڕێزی دایک و باوک و خزمەکانی خێزانەکەی بگرێ، چونکە ئەمەش مافە بەسەریەوە. سێزدەم، پێویستە لەسەر ئافرەتی مێردار نهێنیەکانی کاروباری مێردەکەی بپارێزێ و لە لای هیچ کەسێک نەیدرچێنێ، بە هیچ کلۆزێک باسی نەکات. گەر نهێنیەکانی درکاند ئەوا لە ڕۆژی قیامەتدا دەبێتە خراپترین کەس لای خوای گەورە. وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إن من شر الناس منزلة يوم القيامة الرجل يفضي إلى امرأته وتفضي إليه ثم ينشر سرها. چواردەم، ئافرەتی مێردار نابێ ببێ هۆ و بەبێ بەڵگە داوای تەلاق لە مێردەکەی بکات. جا ئەگەر ببێ هۆ داوای کرد ئەوە بۆنی بەهەشتی لەسەر حرام دەبێت. وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ أيما امرأة سألت زوجها الطلاق من غير بأس فحرام عليها رائحة الجنة. واتا هر ئافرەتێک داوای تەلاق لە مێردەکەی بکات بەبێ بوونی هۆکارێک ئەوە بۆنی بەهەشتی لەسەر حرام دەبێت. خوێنەری بەڕێز، ئەم کتێبە بە کۆتا هات.